لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 532 لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بست رزامندي رب العالمين وهي ودان اوي أزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان فكفارته إطعام 10 مساكين من أوسط ما تطعمون أهليكم أو كسوتهم أو تحرير رقبة فمن لم يجد فصيام 3 أيام ذلك كفارة أيمانكم إذا حلفتم واحفظوا أيمانكم كذلك يبين الله لكم آياته لعلكم تشكرون. برای خۆشەویستان دیارەوەکو لە دووانەی ڕابردووش لە خزمەت ئەواتە پیرۆزەدا بووین کە رب العالمین دەفەرمی لا يؤاخذكم الله واتە رب العالمین لەسەرتان حسێب ناکە واتە نەبە گوناح لەسەرتان حسێب و نە کەفارەتان لەسەرە ئەوانەی کەوا بە لەغو حسابە باللەغو في ئەیمانکم وەکو ڕوونمان کردەوە اللەغو في الئیمان وەکەوەی کەوا بەسەر زارە چییە نا والله ئەرێ والله خوای گەورە ئەومان لێ ناگری هەتا بشکرێ لەوەش خۆمان پارێزین ئەوەی کەوا لێمان دەگری ولكن يؤاخذكم بەڵام ئەوەی کە لەسەرتان حسێبە بما عقدتم الأيمان ئەوەی کەوا لە دڵ و دەروونەوە ئەو ئەیمان و ئەو سوێند خواردنەتان دامەزراندیە کەفارەتەکەی چییە کاتێکەوە سوێند خوا لەسەر شتێک بەڵام جێبەجێت نەکرد إطعام 10 مساكين 10 فەقیران بدەی من أوسط ما تطعمون خواردنێکی مام ناوەندی کە بە خۆتان و بە بنەماڵەکەت دەخۆی ئەو کسوەتهم یان کسوەیان لێ بکەی کسوە پۆشاچیان لێ بکەی وەکو گوتمان کە چەند قەولێکی لەسەر والله أعلم یەک لەو قەولانێکەوە هەڵمان بژار ئەوە بووکە کسوە واتە ئەو پۆشاکێکەوە دەکرێت پیا و ئافرەت واتە پیا و لە قەدەر ئەوەی کەوە بە چ شمەکێک دەتوانی نوێژ بکە و ئافرەتیش بە چ شمێکی دەتوان نوێژ بکە واتە ئەو شمەکەی لە بۆ دابین بکەی ئەو تەحریر و ڕەقەبە یانەوەتە بەندەیەک ئازاد بکەی کەواتە کەفارەتی گوناح یەک لەو سەیانەیە یعنی کەفارەتی عەفوەن سوێند خواردن یەک لەو سەیانەیە یان 10 فەقیران بدەی یان پۆشاچیان لێ بکەی یان کۆیلەیەک ئازاد بکەی ئەگەر کەسێک هیچ یەک لەو سێی پێ نەکرا فەمەن لەم یەجد ئەوە 3 ڕۆژان فصيام 3 أيام 3 ڕۆژان بە ڕۆژی دەبی ذلك كفارة أيمانكم إذا حلفتم ئەوە کەفارەتی سوێندەکانتان کە خواردتان و جێبەجێتان نەکرد واحفظوا أيمانكم ئیتر خوای گەورە دەفەرمی ئەیمان و سوێندەکانتان بپارێزن هەم بۆی کەوا هەوڵ بدەن زۆر سوێند نەخۆن و هەروەها کاتێکەوە سوێندشتان خوارد جێبەجێ بکەن كذلك يبين الله لكم آياته لعلكم تشكرون أبو شوي رب العالمين آتكان خويلوتان رون دكاتوا تاوكو شكران بجريب كان يتر أو أحكاماني كلو آتي كجيشت بوينه يقلو خالان ضل وكل أضواء البيان هاتيا كسيكوا سويندي لسرشتيك خوارد بلام مثلا سويندي خوارد بو فلانة شدنكا بەڵام لە بیری چوو سوێندی خواردێ و ئەو فلانەشتەی کرد بە لە بیر چوون حکمەکەی چییە دەڵێ عولەما 3 قەولیان لەسەر هەیە قەولی یەکەم دەڵێ هیچی لەسەر نییە لەبەرەوەی لە بیر چوون عوزرە و خوای گەورە دەفەرمێ لەیس عەلەیکم جوناح فیما ئەخطأتم به ئیتر هیچ گوناحتان لەسەر نییە لەوەیەکەوە بە خەتە دەیکەن واتە وەکو نسیانیش هەروە پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمێ إن الله تجاوز عن أمتي
الخطأ والنسيان وما استكره عليه. الله سبحانه وتعالى بيقومان لأمتكي من خوش بە و کاتێکەوە شتێک بە غەڵەت دەیکە یان بە نسیان و لە بیرچوون یان شتێکەوە ئیجبار دەکرێت لەسەری کەواتە قەولی یەکەم هیچی لەسەر نێکرد سوێن لەسەر شتێک خوارد بەڵام لە بیری چووکە سوێندی خواردە و کاری ئەنجامدا هیچی لەسەر نییە. هەندێک کە لە عولەما دەڵێن نەخێر کە مادام ئەو شتێک کە سوێندی لەسەر خواردی ئەنجامیدا ئەگەر بە لە بیر چوونیش بیدوایە لە بیری هاتەوە بە بیری هاتەوە کە نەدەبووە ئەو شتە ئەنجام بدا ئەوە پێویستە کەفارەت بدە. ڕەئی سەیام وەکو ڕەیەکی مام ناوەندیە لە نێوان هەردوو ڕەئی دەڵێ بەعام نسیان عودرە بەڵام لە دوو شت عودر نییە ئەگەر بە نسیانیش بوو ئەوە حکمەکەی جێبەجێ دەبی یەکەمیان تەلاق دووەمیان عیتق یەکەمیان تەلاق دووەمیان عیتق کەواتە دەربارەی مەسائلی تەلاق و هەروە عیتق و بەندە ئازادکردن ئەوە فەلا يعذر بالنسيان في الطلاق والعتق لەو حاڵەتەی لە تەلاق و لە کۆی لە ئازادکردن بە عوزر ناسی ئەگەر بە لە بیر چوونیش بی ويعذر به في غيرهما بەڵام لە غەیری ئەو دوو حاڵەتە بە لە بیر چوون شتێکی ئەنجامدا کە دوات پێشترێ سوێندی خوارد بە ئەنجامی نەدا ئەوە سوێندی ناکەی بەڵام لە تەلاق و لە عیتق سوێندەکەی دەکەوی. ئیتر لەبەرەوەی وەکو زانان دەفەن مەسەلەی تەلاق و عیتق ئەوە تەلاق و هەروە بەندە ئازادکردن دەڵێ دوو حەقی تێدا حەقێکی رب العالمین و هەروە حەقێکی ئادەمیشی تێدایە. ئیتر ئەگەر دەڵێ لە مەسئلەی حقوقی ئادەمیەکان ئەگەر بڵێ نسیان عذرە و لەسەری حساب نییە لەو حاڵەتەی چەندین کەس بە متعەممیدی بە ئەنقەست شت دەکاو لە حەقی ئادەمی دیکە دەخوا ئەوجا دەڵێ لە بیرم نەبوو لەو حاڵەتەی بەڕاستی نسیان لەسەر حساب نییە هەر کاتێک بەبیری هاتەوە ئەوە لەسەری جێبەجێ دەکرێت. لە خاڵێکی دیکە إذا حلف لا يفعل أمرا من المعروف ئەگەر کەسێک سوێندی خوارد لەسەر شتێکەوە لە چاکەکاری بوو کەواتە ئێمە وەکو موسڵمان فەرمانمە پێکرایەکەوە فەرمان بە چاکە بکەین ڕێگری لە خراپە بکەین. کەسێک لەبەر هەر سەبەبێک سوێندی خواردکەوە کارێک لە چاکە نەکا وەکو مەسلەی ئیسلاح لە بینی خەڵکی سڵحی دەکرد لە نێوان خەڵکی بەڵام تووشی موقفێکی محریجا سوێندی خوارد چیدی سڵح لە بینی خەڵکی ناکە و هاوشەوەی ئەوەش واتە کەسێک سوێند بخوارە لەسەر شتێکەوە خودی ئەو شتە باشە بەڵام سوێند لەسەر بخوا کەوا نەیکە لەو حاڵتەی فليس له الامتناع من ذلك والتعلل باليمين بل عليه أن يكفر عن يمينه ويأتي الذي هو خير. کەواتە لەو حاڵتەی کەسێک سوێندی خواردێ کارێکی خەیر و کارێکی چاکە لەبەر هەر سەبەبێک واز لێبینی لەو حاڵتەی جائز نییە لە بۆی بەردەوام بی لەو سوندەی پێویستە سوێندەکەی بشتێنی و ئەو کارە خەیرەی ئەنجام بدا و لە مقابلیشدا پێویستە كفارة بدا لبروي خواهي قرد ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا تصلحوا بين الناس لا سورة البقرة كواتا سوين خواردن تان ولا تجعلوا الله عرضة لأيمانكم سوين خواردن تان بذاتي خواه سبحانه وتعالى بذاتي الله مكنا هنزتيكو بيكنا مبرر لبو أوي كوا كاري تاكا واز لبينو تقوى سلي إصلاح لنوان خلشي واز لبينن ويكواسوين تانخواد واز لبينن نخير فيوست واز لينيني أي لا تجعلوا أيمانكم بالله تعالى مانع لكم من البر وصلة الرحم إذا حلفتم على تركها كواتا سوين خواردن تان بذاتي الله مكان مانعك لو أوي كوا كاري ساكنكن ينصلي رحم بزينجينا ياخذ لساش تشكيكوا سنتان خواردة و لهاوشيوي بامنين وكو أو آتاش حالتي أبو بكر خوایلی رازیبی کاتێکەوە وەکو هەممان دەزانین کچی ئەبو بەکر خوایلی رازیبی کە عائیشە دایکی ئیماندارانە خوایلی رازیبی لە حادیثەی ئیفک کاتێکەوە بوختانی پێدەکرێت پاشان رب العالمین سبحانه وتعالى ئاەت دادەبەزین لە سوورەتی النور وەکو معلومە لەسەر بەراەتی دایکمان عائیشە خوایلی رازیبی ئیتر یەک لەو کەسانێکەوە ئەو بوختانەی دەگواستەوە لە نێوان خەڵکی کەسێک بوو ناوی میستاح بوو میستاح خزماتیشی لەگەڵ ئەبوو بەکر هەبوو خوای لێ ڕازی بێ ئەو میستاحە کابرایەکی کەم دەرامەت و با بڵێن دەستکورد بوو لە پێشی ئەو حادیسەیە ئەبوو بەکر خوای لێ ڕازی بێ وەکو بڵێ مانگانەیەکی لۆبڕی بۆ یارمەتی دەدا بەڵام لە دوای ئەوەی کەوا لەسەری سابت بوو ئەیژ ئەو بوختانەی دەکرد
کە ئاتکان دابەزی ئەو جا پێ چەند کەسێک کەوا بوختانەکەیان دەکرد حەدی شەرعی لەسەر ئیقامەکردن کە بریتێ لە 80 جەلدەکەوە حەدی بوختانە لە زەمنیوانە ئەو میستەحەبوو. ئیتر ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی لە مقابل ئەو ئیشێکەوە میستەح دەیکرد سوێندی خوارد چیتر یارمەتی نەدا، بەڵام کاتێکەوە رب العالمین لە سوورەتی ئەنور ئاەتەکانی دابەزان کەوە بەڕائەتی دایکمان عایشەی تێدا خوای لێ ڕازی بی لە زەمنی ئەوانش فەرمووی ولا يأتل أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. ئیتر خوای گەورە ئاتانی دابەزان کەوە ئەوانەی کەوە خوای گەورە فراوانی پێبەخشین لە ڕزق بە ئەو یارمەتیەی کەوا دەیاندا لە بۆ کەسانێکی کەم دەرامەت و ئەوانەی کەوا ئولو القوربا و بابنەی خزم و کەسن و مهاجرن کە یارمەتیان دەدان بە یارمەتەکان لێ قەتع نەکەن بەڵکو عەفویان بکەن و عقوبەشیان نەدەن. ئایا پێتان خۆش نییە ئەڵڵا سوبحانەهو وتەعالێتان خۆش بی دەی ئەنگۆش لەوان خۆش ببن. ئیتر ئەویش بالفعل فەرمووی بەڵێ پێم خۆشە خوای گەورە لێم خۆش بی ئەمنیش لە مستەح خۆش بووم. بالفعل لە دوای حادثەی ئیفکیش کەوا زۆر قورسە کەسێک کە بوختان بە کەست بکە ئەو جا لەگەڵ ئەوەش لە دوای ئەوە دیسان ئەبوو بەکر خوای لێ ڕازی بڕیاری داوە کە عەفوی کرد و یارمەتیشی دەدا کە بەڕاستی بەڵگەیە لەسەر دڵی گەورە و سینجی فراوانی ئەو پیاوە بەڕێزە خوای لێ ڕازی بی. وهروە لە حەدیثێکدا کەوا بوخاری مسلم ڕوایەتیان کردێ ئەبی هوڕێرە دەجێت خوای لێ ڕازی بی دەفەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی والله لأن يلج أحدكم بيمينه في أهله آثم له عند الله من أن يعطي كفارته التي فرض الله عليه. معنى يسوي حديثه لأن يلج أحدكم للجاج وهاته وأن يتمادى في الأمر ولو تبين له خطأه. يلج للجاج وهاته واتكسك لدواء وكوا لوي بديار كوت فلانة شد غلطة بلام هر بردوام لسر أو غلطي بشمان نبي توا إتر تفرمي وأصل اللجاج في اللغة الإصرار على السيء مطلقا. اللجاج للاين لغته بردوام بون لسر غلط بمطلق. إمامنا ولا معناه حديث هذا ضله أن من حلف يمينا تتعلق بأهله كسك سوين ديشي خوار أو سوين دا بيوزب بحق أهلكي لسري بحيث يتضررون بعدم حنثه فيه بشويك أقل سوين دي بردوان بي أو أهلكي ومال من داركي يتضررون أو زرر من دبن لو كوا أقل سوين دي بردوان بي كفاردنا دا فينبغي أن يحنث فيويستا سوين دكي بشين وكفارت بدا فيفعل ذلك الشيء ويكفر عن يمينه أو اشتكوا منعي كردي لأهلك أو بهر شويك سوين ديش خوادك ولا زرري أهل خزم وكسو عائلة كي بتايبتي فيويستا أو سوين دي بشين وكفارت بداتا لبوي كوا أو حقيان بقر أنت وكبشتي سوين دي لسر خواد بكوا أو حقيان نادا. فإن قال لا أحنث بل أتورع عن ارتكاب الحنث خشية الإثم لأجر كسر يقول والله مسوين بخير تازه مسوين بناش شنم نبدا جناح بار بم فهو مخطئ بهذا القول براستي أو كسر غلطة وكما من يدري حسبا لسر أو حديثي أو كسر غلطة جرواب له بلكو بردوام بوني لسر أو سوين ديو كفارة نداني وهو زرر من كردني عائلة كي خوي بو سوين ديك خوارديتي أكثر إثما من الحنث أو ينقول حزيات لو كواءتو سويندك بشتيني وكفارات بديو لو حالتي أو حقيان لبو بقرين ولا بد من تنزيله على ما إذا كان الحنث لا معصية فيه. طبعا درباري أوش يعني كذا لي سويندش خواد أجر بشتيني حقكي لبو أهلي خوي بقرين توا سويندك بشتيني باشترا يعني لبو المنا سويندي خوادي والله تيتر نفقتان ناكم يخو نفقة واجبة لسارد لبو معروف أو كذا أجر بيت بردوامي لسار وسوندي برو الله سوند ناشين جناح بارب ويكوا سوندي ناشين نا بيويستا سوندكي بشيني كفارة بداو نفقي أوانيش بكات متاوك زرر من نبي مجر سوندي لسار شتخ وادبي أجر أو سوند لسار جناهك مثلا لبون منا سوندي خواد من نبي أو شمك لبربكي أو شمك فعلا لبركدين جناح كاتكوا أو عائلة بوشويدة تدري نهبي سوين دك بسين لو حالته كواتنا سوين دي خواد لسرشتك أجر بيتو بو سوين خواد نبردوان بي أو أهلكي زرر من دبن
پێویستە ئەو کەفارەت بدا سوێندەکەی بشێنی و ئەو زەرەر لەسەر ئەهلەکەی هەڵبگری بەڵام وەچی دیکە نابی لە بۆ شتێکی گوناح کە سوێندی خواردێ پێویستە بەردەوام بی ئەو گوناحە نابی لە ماڵیوی بکرێتن ئەوە بەسئلەیەکی دیکەیە. لا تفسير قاسمي هر دربار أو آتا دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم لهشتا جيغا سويندي خواردية لسيري پیغمبر هاتية وخواي قور سبحانه وتعالى فرماني بيكردية لسي جيان سويند بخوا يكميا لسورة يونس ويستنبئونك أحق هو قل إي وربي إنه لحق وأهلها لسورة السبأ وقال الذين كفروا لا تأتينا ساعة قل بلى وربي لا تأتينكم لسورة التغابن زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثون لو سيجيغا خواي قور فرمان بپیغمبر كردي صلى الله عليه وسلم كواس سويند بخواتن وكو قوتيشي كوا هل سيركي ديار لا زياتر لهشتا جيغا پیغمبر صلى الله عليه وسلم سويندي خوارديا كواتن ناكري بيك جارش بلا انسان نابي هر سويند بخوا نخير خواي قور سويندي خوارد لسر اوشتاني كبيوستي بقسم كرتا اكو مقابل بقات قناعات پیغمبر صلى الله عليه وسلم سويندي خوارد لو زيغاني كبيوستا سويند بخاتا اكو موقفك وابيوزدك مقابل بقات قناعات بەڵام هەتا بشکرەوە کە دەفرن واحفظوا ئەیمانەکم کە سوێند خوار بیگەینە سەر هەتا بشکرێ ئەو جێگای کەوە پێویست بە سوێن نیە سوێندی لەسەر مەخۆ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.